بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان، ئەمەی لەبەردەستمە ئەشعەی سیتیسکانی چارەخوازێکە. چارەخوازە تەمەنی 75 ساڵە، زەختی هەیە، شەکرەی هەیە، کۆمەڵێ مەشاکلیکەی هەیە، بەڵام لە ئەشعەکە دەرکەوتووە کە کیسێکی گەورەی هەیە لەسەر گورچیلەی بە قەبارەی 7 سانتیم. لە هەمان کاتا گرەیەکی هەیە کە گرێکە گومانمان لێ هەیە، گرێکە قەبارەی 3 سانتیمە. بۆیە بڕیارمان داوە نەشتەرگەری بۆ بکەین، پاش کەمێکیکە پشتیوان بخوا نەشتەرگەری بۆ دەکەین. نەشتەرگەرێکە بریتی دەبێت لە هەڵگردنی هەموو کیسەکە و گرەی گورچیلەکە و پاشان دەینێرین بۆ پشکنینی شانەزانی. فەرموو لەگەڵمانە بن بۆ هۆڵی نەشتەرگەری، پشتیوان بخوا نەشتەرگەرێکە ئەنجام دەدەین. سپاس بخوا نەشتەرگەرێکە تەواو بوو، یەک کات ژێری پێچوو. نەشتەرگەرێکە نەشتەرگەرێکی گەورە بوو، توانیمان کیسی گورچیلەکە هەمووی لابین وە گرێکەشی لابین. کو دەبینن تەنها گرێکەمان لابردووە، گورچیلەکە ماوەتەوە ئەو بەشەی کە تووشی ئەو گرەیە بووە گورێکەمان بە کاملی لابردووە و کیسەکەش دیوارەکەیمان لابردووە بۆ ئەوەی جارێکی کە تووشی کیسی گورچیلە نەبێتەوە. دواتر دەینێرین بۆ پشکنینی شانەزانی بە هیوای ئەوەی کە ئەنجامێکی باشی هەبێت و نەخۆشەکە پێویستی بە هیچ چارەسەرێکی کە نەبێ. زۆر سپاس بۆخوا، سپاس بۆ تیمی بێهۆشکاری، سپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.